حکوومەت بەهۆی سەرماوە نەوت بە دیاری دەداتە هاوڵاتیان. پارێزگاری سلێمانی لەبارەی دەوامی سبەینی فەرمانبەران بڕیاریدا. وەزارەتی پێشمەرگە لەبارەی مەترسی سەرهەڵدانەوەی داعشەوە هۆشداری دەدات. سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. شەپۆلی بەفربارین و دابەزینی پلەکانی گەرما تەواوی هەرێمی کوردستانی گرتوتەوە و لە هەندێک ناوچە پلەی گەرما گەیشتۆتە 24 پلە ژێر سفر. ئەمە لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێم ڕوبەڕووی چەندین قەیران بوونەتەوە. لە ماوەکانی ڕابردوودا وەزیری سەمەنە سروشتەکانی حکوومەتی هەرێم چەند جارێک ڕایگەاند کە خۆی سەردانی هەر ماڵێکی هەرێم دەکات و نەوت دابەش دەکات و باسی لەوەش کرد نابێت هیچ ماڵێک بمێنێت نەوتی وەرنەگرت بێت. لە ئێستاشدا و لە چلەی زستاندا لەگەڵ ئەوەی لە 75 هاوڵاتیان نەوتیان وەرنەگرتووە و نرخی بەرمیلێک نەوت گەیشتۆتە 185,000 و لەلایەکی دیکەشەوە قەیرانی غاز دروست بووە و بۆ وەرگرتنی غاز دەبێت چەند کاتژمێرێک سەرە بگیرێت. ئەمە لە کاتێکدا کێشەی بەنزین و کارەبا و چەندین قەیرانی دیکەش بەرەوکی هاوڵاتیانی هەرێمی گرتووە و لەلایەکی دیکەشەوە حکوومەتی هەرێم جگە لە وەرگرتنی باج و ڕسوماتێکی زۆر هێشتا موچەی مانگی 12 ساڵی ڕابردووی فەرمانبەرانی بە تەواوی دابەش نەکردووە. بەهۆی ئەو شەپۆلە سەرمایە ڕووی لە وڵات کردووە حکوومەتی عێراق بڕیاریدا سەرباری ئەو 100 لیترە نەوتەی پێشتر بە هاوڵاتیانی سنووری دەسەڵاتی حکوومەتی عێراقیدا بوو. ئەمڕۆ 50 لیتری دیکە دابەش بکات و بەڵێنەکەی بردەسەر و لە کەرکووک دەست بە دابەشکردنی ئەو بڕەنەوتە کرا. پەیامنەری شارپرێز لە کەرکووکەوە ڕایگەاند دوای ئەوەی بەهۆی سەرما و سۆڵەوە وەزارەتی نەوتی عێراق بڕیاریدا بە دابەشکردنی بڕی 50 لیتر نەوتی سپی وەک زیادە بۆ مانگی کانونی دووەمی 2022 بۆ دانیشتوانی پارێزگاکانی کەرکووک، سەلاحەدین، دیالە و بەغدا. ئەمڕۆ بڕیارەکە لە پارێزگای کەرکووک جێبەجێکرا و بۆ هەر خێزانێک بڕی 50 لیتر نەوتی سپی بە نرخی 150 دینار بۆ هەر لیترێک دابەشکرا. پەیامنێرمان ئەوەشی ڕوونکردەوە لە سەرەتای ئەم ساڵەوە حکوومەت دووجار بڕی 100 لیتر نەوتی سپی بە کۆبۆنی نەوت و فۆرمی خۆراک بەسەر هاوڵاتیاندا دابەش کردووە. بەڵام ئێستا لەگەڵ کۆبۆنی نەوت و ڕەگەزنامەی باری شارستانی دابەش دەکرێت. لە کۆتایی پاییزەوە تا ئێستا حکوومەتی عێراق بڕی 200 لیتر نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش کردووە و چاوەڕوان دەکرێت تا کۆتایی ئەم زستانە نەوتی زیاتر بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات. لە کاتێکدا بەوتەی پەرلەمانتارێکی کوردستان تا ئێستا تەنها لە 125 دانیشتوانی هەرێم نەوتی سپیان پێدراوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی پەیامێک ئاڕاستەی پارتی دەکات و ڕای دەگەێنێت لە ڕێگنەکەوتن هەمومان باز دەدەین. ئارێز عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە وتارێکی دانووسیوێتی هەرچەندە پارتی یەکلایەنە چۆتە ناوبەرەی سەدر و حەلبوسی بەو هەنگاوەش درزی نێوان هەردوو هێزە سەرەکیەکەی کوردستان فراوانتر بووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا دەرفەت بۆ ڕێکەوتنەوە و هەماهەنگی لەبەردەستە. مەکتەب سیاسیەکەی یەکێتی دەژڵێت کارایی و کاریگەری سیاسی کورد لە بەغدا بەندە بە یەکدەنگی و یەکهەڵوێستی لایەنە سیاسیەکانی نەک ژمارە و جۆری پۆستەکان. ئەو چەمکە بۆ کارایی و کاریگەری هەر یەک لە پارتی و یەکێتیش هەمان مانا دەدات و بەندە بەوەی ئایا بەیەکەوە بەشداری کابینەی نوێ دەکەن یان بەجیاواز. هۆشداری دەدات و نووسیوێتی ڕەنگە یەکێتی و پارتی ڕێک بکەونەوە کە ئەوەش ڕێگە ڕاستەکەیە. بەڵام لە بارێکدا کە هەردوو لە تاکتاک و بەجیاواز ڕێگەی بەغدا بگرینە بەر ئەگەری دروستبوونی لێکەوتەی نەخوازراوی هەیە. لە پەیامێکیشیدا پارتی ئاگادار دەکاتەوە لە ڕێکەوتن هەمومان باز دەدەین، بەڵام بە هۆکاری بەشداریکردن لەبەرەی سەدر و حەلبوسی ئەنجام و باجەکەی بۆ پارتی قورستر دەبێت. پارێزگاری سلێمانی ڕایگەاند لەبەر نزمبوونەوەی زۆری پلەکانی گەرما و دروستبوونی ئاستەنگی هاتوچۆ لە هەندێک ناوچە و گەڕێکدا دەوامی سبەینی دام و دەستگاکان لە کاتژمێر 10 بەیانی دەست پێ دەکات و بۆ کاتژمێر 2 پاژنیوەڕۆ دەبێت. بە جۆری بڕیارەکەی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی دام و دەستگا حکوومیەکان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەردەوام دەبن لە کاری ڕۆژانەی خۆیان. ئاشکراشی کردووە لەبەر نزمبوونەوەی زۆری پلەکانی گەرما و دروستبوونی ئاستەنگی هاتوچۆ لە هەندێک ناوچە و گەڕێکدا دەوامی سبەینی دام و دەستگاکان یەکشەممە لە سنووری پارێزگای سلێمانیدا لە کاتژمێر 10 بەیانی دەست پێ دەکات بۆ کاتژمێر 2 پاژنیوەڕۆ. ئەمەش لە کاتێکدایە بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە تەواوی شەقام و ڕێگەوبانەکانی سلێمانی بەستوویەتی و بەردەوام هاتوچۆ داوا لە هاوڵاتیان دەکات. لە کاتەکانی بەیانی زوودا ئەگەر بۆ کارێکی زۆر پێویست نەبێت جوڵەی سەر شەقامەکان بوەستێن و هاتوچۆ نەکەن.
وەزارەتی پێشمەرگە لە ڕاگەیەندراوێکدا ئیدانی پەلامارەکەی داعش بۆ سەر هێزەکانی سوپای عێراق دەکات و داوای کاری پێکەوەی سوپا و پێشمەرگە لە ناوچە دابدەنراوەکان دەکات. دەژڵێت دۆخی ئێستای ناوچەکە و دەرکەوتنەوەی چالاکیە تیرۆریستەکان و زیندووبوونەوەی شانە نووسۆکان مەترسیەکی هەست پێکراوە. ڕاگەندراوەکەی وەزارەتی پێشمەرگە لە کاتێکدایە بەرەبانی دوێنێ هێنی چەکدارانی داعش لە گوندی تەڵعەی سەر بە شارەدەی عوزەیم لە پارێزگای دیالە هێرشیان کردە سەر سەنگەرێکی سوپای یەکی فەوجی یەکی لیوای دووی سوپای عێراق و بەهۆیەوە 11 سەرباز و ئەفسەری سوپای عێراقیان کۆشت. دواتریش بۆ شوێنێکی نادیار هەڵهاتن. لەلایەکی دیکەوە ئەم ڕۆژ سێیەم ڕۆژ لە سەریان چەکدارانی داعش لە شاری حەسەکە پەلاماری گرتوخانەی غوێرایان داوەتەوە و هەسەدە و دژە تیرۆر و ئاسایشی ڕۆژاوە بە توندی ڕوبەڕوویان بوونەتەوە و شکستیان بە هێرشەکە هێناوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.